بەکارهێنان و بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە لە کەرکووک لە حاڵەتەوە خەریکە دەبێتە دیاردا بەپێی ئامارێکیش کە دەست پێیان کەوتووە. لە سەرەتای ئەم ساڵەوە هێزە ئەمنیەکان و بەشی ڕوبەڕووبوونەوەی تاوانی مادە هۆشبەرەکان لە پۆلیسی کەرکووک 32 کەسیان دەستگیر کردووە کە کاریان بازرگانی و فرۆشتنی مادەی هۆشبەر بووە. بەڕێوەبەری هۆبەی نێشتنی تاوانی مادە هۆشبەرەکان لە پۆلیسی کەرکووک بە پەیامی وت لە ماوەی ڕابردوودا 2 کارگەی دروستکردنی مادەی هۆشبەریان ئاشکرا کردووە. وتیشی کەرکووک بووەتە ڕێڕەوی بازرگانی مادەی هۆشبەر بۆ هەرێمی کوردستان و خواروی عێراق. ئێمە لە ناوم فترەیە لەگەڵ دەستگا ئەمنیەکانی ناو شاری کەرکووکە ئیشی باشمان کردو لە سەر مادە هۆشبەرەکانی کەرکووک. لە فترەی ڕابردووە لەگەڵ ئاسایشی هەردوو لا و لەگەڵ پۆلیسی ناو شارە دەستمان بەسەر 2 کارگەی مادە هۆشبەرەکانە گردووە لە ناو شاری کەرکووکە کە حەبی مادە هۆشبەرەکانی هێنن و لێرە تەسفیەکەن و لەگەڵ چەند مادەی ترا تێکەڵیەکەن و ئەیبەنە دەرەوەی شار و ئەیبەن بۆ ئێران لە ئێران لەولاوە ئەم کریستاڵا گەڕێتەوە هێنن و ناو شار و ئەیفرۆشن لە هەموو شارەکانی هەرێمیش هەیە نەک هەر لێرە وەک ڕێگایەکی لاتووە لە جنوب بۆ شت بێت لێرە بۆ هەرێمە توێ لە دەرەوەی مەحافزەکانی بڵێن جنوب و هەرێمیشەوە لە دەوڵەتەکانی دەوروبەر هەر دێتە کەرکووکەوە. لەلایەکی ترەوە هەنگاوەکانی پەروەردە بۆ ڕێگری لە تەشەنە و بەکارهێنانی حەپ و مادەی هۆشبەر لە ناوەندەکانی خوێندن بەردەوامە. داواش دەکرێت هەوڵەکان بخرێنە گەڕ بۆ ئەوەی بەر بەو حاڵەتە بگیرێت. ئێمە وەکو پەروەردە هەمیشە لەگەڵ بەڕێوەبەرەکانی خۆمان کۆبوونەوە وەرکشۆپ و زیاتر گرنگیمان بەوە داوە کە ڕێنمایی خوێندکاران بکرێت چی لە ڕێگەی کۆبوونەوەی دایکان و باوکانە بێ کە دەبێت دایکان و باوکانیش ئامادەی ئەوەیان هەبێت لە نزیکە و چاودێری مناڵەکانیان بکرێت. ناکرێت تەنها بەرپرسانی پەروەردە یان بەڕێوەبەری قوتابخانە بەرپرس بێت لە هەر دیاردەیەکی تر نەک تەنها حەب خواردن و ئێستا دیاردەی نێرگیلە یعنی دیاردەیەکە کە تۆ مادەیەک بەکارەهێنێ ئەو خوێندکارە نازانێ ئەو مادەیە لە چیەوە دروست کراوە ئایا هیچ گوشارێکی ئیداری هەیە لەسەر ئەو مادانێک کە دێتە ناو شاری کەرکووک ئایا ئەوەی کە چ زەمانێکی تەندروستی هەیە بۆ ئەو مادانەی کە بەکاردێ لە نێرگیلەیە ئەمانە هەمووی مەترسیە. نەبوونی چاودێری تەندروستی واڵابوونی دەواازەکانی کەرکووک بەڕووی بازرگانیدا زەمینەی سازاندووە تاکو حەپی مەترسیدار و مادەی جۆراوجۆری هۆشبەر لە شارەکە زیاد بکات. چاودێرانیش ئەم دیاردەیەم بە مەترسی لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی دەزانن. داواش دەکەن لایەنە پەیوەندیدارەکان هەوڵەکان بۆ بنەبڕکردنی ئەم کێشەیە چڕ بکەنەوە. ئەگەر لە ڕابردوودا ئەرکی هێزە ئەمنیەکان پاراستنی کەرکووک و ئەو نیشتیمانەکەی بوو بێت لە گروپە چەکدارەکان لە داهاتوودا ئەرکیان قورسر دەبێت. ئەویش پاراستنی کەرکووک و هاو نیشتیمانیانێتی لە تیرۆری سپی وەکو خۆیان دەڵێن مادە هۆشبەرەکانە کە هیچی کەمتر نییە لە تیرۆری ڕەش و گروپە چەکدارەکان. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.